35 ساڵە بەجیان هێشتووە و تاقانەی کیمیایی بارانەکەیە. هەمیشە لەگەڵ ئازاری لە دەستدانی ئازیزانیدا دەژی. ئەکرەم بارام لە خێزانەکەیدا تەنیا خۆی ڕزگاری بووە. پێش کیمیایی بارانەکەش ئەکرام تاقانە بووە. پێش کیمیایەکەش وەکو ماڵی خۆمان بەس منیان هەبووە، ئەنی برا و خوشک و شتم ئەوانم نەبووە، دایک و باوکمەر منیان هەبووە. ئەمان ناڕەحەتن بەڕاستی دووبارە تاقانەیەم تاقانەی بیت بەس وەکو ئەوەی کە سوکارمان هەم بنەماڵەمان هەم شاری هەڵەبجە ڕێزی زۆریان لێگرتوین بەس لە ناخە ئەنی هەرەس بە تاقانەیەکی بەڕاستی. ئەکرەم بارام وەک خۆی دەڵێت هیچ کات دایک و باوک و ئازیزانی لەبیر ناکات. ئازیزانی لە گۆڕێکی بە کۆمەڵدا لە گۆڕستانی گوڵانی سەر و ئەسپەردە کراون و جارجارە سەردانیان دەکات. بەس لە 16 هەڵەبجەمان لە بیر نییە وەک بەرپرسەکان. ئێمە هەم کاتێک یادی ئازانی خۆمانەکەین هەڵەبجەمان لە بیرە، هەڵەبجە خۆشەویستێکی لە دڵمانە، بەس بەداخەوە بۆ بەرپرسانی هەم حکومەت هەم حیزبی بەس لە 16 هەڵەبجیان لە بیرە. دوای 16 هەڵەبجیان لە بیر نامێنێت تەپۆتۆزەکەیان مەسلێکی کوردێ بەس تەپۆتۆزەکەیان بۆ هەڵەبجێ لە 16 من خۆم بەردەوام زۆر کەم بەزاری 16 کانەکەم لەبەرەوەی ئاورێکی جدی لە هەڵەبجە نەدراوەتەوە لە پای ئەو قوربانیانە کە داوێتی. هەڵەبجە ئەو برینەیە سەدان چیرۆکی ناغەژێنی لە پاش کیمیاییەکە لێبەجێمە. هەڵەبجە و خاوەن شەهید و قوربانیەکان بەردەوام ئازارەکانیان زیندون و ساڕێژ نابێت. بەڵام حکوومەت و بەرپرسانی حیزبی تەنیا لە یەک ڕۆژدا ئەو تاوان و کۆمەڵ کوژێیان بیر دەکەوێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.